بەنامی خوای گەورەی وینەرە وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی هەر یاگێ هەندێ ئیسلام و خوای تاوە نەبوو وەشەویسا ئیجارە هەوار و هەورامانی ئامان هەوارەکە و دەرەویانی شێرە دەرێ بەنەن دۆڵێ پەروا گەناوێ کە کۆمەڵێ هەوارێنێ جە هەورامان و ڕۆژهەڵاتینێ بما بە وەشحاڵ و بەختەوەرزانمی کە ئیجاریشە ئەچی هەوارە ئامای مێوە خزمەت و شمەی وەشەویسی وینەرە وەشەویسەکامە هەریۆ جەشمە بەتایبەت ئانی کە تەمەنێشە چەنەلوان و عمرێشە بەڕێکردن گێڵن مێتاوە پەی 30-40 ساڵا چێوەڵتەری کە ژیان و گوزەران دلێ هەوارەکە و هەورامانینێ چەنی بیان خەڵک چەنی چێگە ژیانش بەسەر بەردەن خەڵک چەنی چێگە ڕۆژانە بژێوی ژیان و وێش بەدەست ئاردەن معلوم و جەنابیتانە ئادەگایی کە هەوار شابیان و ئامێنی هەوار نشینی سەرەتا مانگ و وەهاری ئامێنێ تا دی ڕاستە و مانگ و پاییزی ئیجا گەڵێنەوە دلێ هەوارەکاشانێ تفاقش ئاوستن کە زمسانێ ئیتر مەحتاج و هیچ جیاگێ نەبا چێگە دلێ هەوارەکانێ باس و ژیان و گوزەران و ئا هەوار نشینا کەرمی کە فرەوئی هەوار نشینە تەمەنێشا کە بەڕێکردن هیچ کات ڕۆژیار نەیان شۆنۆ ئایشارێ هەمیشە ئێ دیێنی شۆنۆ ڕۆژیاریرێ کاتێ ڕۆژیار وەر ئامان ئێ بەشێ جەکار و زیندەگی و فەرمان و وێشا جێبەجێکردن گەرەکمانە وێچ ماوشمێ گێڵن مێوە پەی چەند ساڵە چێوەڵتەری بلمێوە دلێ هەوارەکە باس و ژیان و گوزەران و هەوارەکە و هەورامانی کەرمێ سات بە سات چەنی مابیدێ پشت بەخوای گەورە بەرنامەیەوە وەش و بەپێس پێشکەش و شمەی وەشەویسی کەرمی هەوار ملەگا و شنیای شەماڵی بیستون و ڕەنجی ماما و خەیاڵی مەجلس و عشقی مەحشەر و یارە مەدرەسە و سەفای سەبری و مڵارە تەفسیر و سەعیە و عەقڵی هەورامی مانا و وەڵاتی ئەمن و ئارامی هومێڵ و وەشی سیحر و شەوگاری مەڵهەم و زامی دڵی ئەوگاری وەڵات و لەیلێ حەز و مەجنونی خانەقای ئەمن و شێڵا و مەفتونی تاسم ئاواتم خەوە خانەکەم ماوای ڕۆحەفزا جای عەرفانەکەم هەوار بە تۆوە وەشا هەورامان و کاڵاوێن با چێشە و سەرامان وەشەویسا بەرنامەکەیمە معلوم و جەنابیتانە بەرنامە و هەوار و هەورامانی ئیجارە بە وەشحاڵیەوە ئامێن مێ هەوارەکە و بەنەنی جە هەورامان و ڕۆژهەڵاتی ئینامێ یۆجێ هەوارەکانێ و بە وەشحاڵیەوە ئینامی خزمەت و یۆجێ پیا دیندار و ڕیش چەرمەکا و دەگا و هەورامانی کە ئیسێ بە هەوار ئامان بەنەن کە ئی یاگێ ماساشپەنێ هەوارەکە و بەنەنی پێوە نورانی پێوە زەحمەتکێش پێوە کە بە درێژایی تەمەنیش گێراواچ و ڕۆژیار نەیا بۆ شۆنۆ ئایرێ هەمیشە ئین و عەپێ دیێنێ شۆنۆ ئانێرە کەی ڕۆژیار وەربێ و ئا کاتیچەکە ڕۆژیار ور ئامانگیرا ئێ بەشێجێ ئەرک و فەرمان و هەرمانەکێشە چە دلێ باخی بوو چە دەگانە بوو چە جە هەوار نەبوو کەردێ بۆشە بە وەشحاڵیەوە ئینامی خزمەت و کاک حاجی عەزیزینە کاک حاجی گیانفرە وەشحاڵی بێمێ ئینامی خزمەت و جەنابیتنێ سپاس پێی دەرفەتەیە کە بەخشاد بە ئێمە بەخیر بێ دەسەر و چەمە برا گەورەی مندی یاخوا بێ ئینشەڵڵا کا حاجی ئەگەر باسێ هەواری ماپەی کەری شمە عادەتەن کەینە مەیدێ هەوار کە دەگانە واسمێ وێ تا پێشدێوە و ڕۆ هەوار کۆچ کردی بەڵێ
ئێمە فەزڵ و 45 وهارینێ هەوارە ماهەن ئێسوودەگیە نامێش هەوارە هەڕینەن کۆچ کەرمێ مێمێوە جا مەرمی ئاڵفشکن و مڵکش ساختەدا و وەشش کرد چایچ کۆچ کەرمێ مەمێ هەوار و هانە هۆڕی هەوارە هانە هۆڕێ وەخت بیان 150 کەپرێ بێنی یانی چا بێنی ئێتر وێرەگانێ خۆڵکێرە نیمە و ئاوایەکەی قاوەخانەشان یابی قاوەخانەکەنە چا نیشی لێرە قسە و بەحث کەرینێ و پێ گێرێنێ و مەسەل ساحبێ بۆم چەنە هەڵڤکەنێ و بلی بە دەشتەرە خەلەکەنمێ و ئی جۆرە چیوە وەخت و هینەی یاوێ گەلاوێژ لێواتێشا سەبا گەلاوێژ یا پێرێم دیۆ ئەچایچ کۆچ کەرێنمێ دم ماشینما نەبێ ئەسەرە و چیویچ وەڵاخیش نەپەرە چێش بێبارەکەیما بارۆ بە کۆڵ بەشانێ ئی دەسەکڵێنێ چی سەر و کەپرێوێ دەمادنە هەوارێ ئەولاین یێنەما کۆڵێ ماوەی ئاخت پێسە ئیسەی نەبێ گەریادێ ملی دار بوو دەسەکڵە بوو چی بوو کەپرەش منەبەتی نەبی ئاوەختی بە کۆڵێ ماوەردەنما ئەوێ ئەچێت ئی کەڵوێما تەعمیرێ کەرێنێ و نیشتین بێژارە چنە تا کەی تا وەدی تەتیێنێ و 45 و 50 پایدی 50 پایدی دەتێشە هەڵتەلنە لوێنێ دەتێچە ئێنەمەنینێ تاوەر بە یە سەرکەلی گیری یعنی کاک حاجی ئێشمە بە یەری 4 مەرحەلی ئیجا ئێندی هەوارا و بەندنی بەڵێ یەری مەرحەلی جا ئێنمە ئێوارێ بەڵێ ئەچێتر گەچێ ڕەفقیما جەم کەرێنمێوە و کۆچ کەرێنمێوە لێ مێرە پەیدەگی لاوەشەوە ئەتە واران واری و دەکاوێنێ واچێنی داخۆم چێری لە نەتەقا بوو ئەتە ئاویما نەبێ خوای پاتە مەیلش بێ یانی سەعاتێ وارێ بەین و سەر و پێی و دەگا وەرامانینێ هانێ چابی واچێنیش چێری لێ گەرد و هۆرامانی چا ئاویاری خوا هانەکەما پەی تەقنی ینی ئا سەردەمە پسە ئیسەی نەبێن لولە کەشی بۆ شێرێن ناوەڵا عەبەدا نەبێ ناوەڵا نەبێ هەر ئاها نەبێ فرە و دەحوا ژەنی گشتگیرنی چێری لەکەنێ ئەو لامبگی جامیعەیەوە چابی گشتگیرنی سەر و ئاوەتی ئاوی هەر نەبێ کا حاجی کار و فەرمانە کە جە هەوار نەکریێ بەڵێ چێشێ بێنێ پێی نمونەی هەرمان و پیای چێشە بێ جە هەوارنە چێشکەرێ ڕۆژانە بە چێشیوە مەشغوڵ بێ ڕۆژانە پیا بە ئاڵوکردنەوە و خەلەکردنەوە و خەلەکوای و بەگاوی یعنی بەگایە کوێنمیش هیچ دەستگێوەتر نەبی بە شەنێک نینە بێنە من شەنەبی چۆڵکەوە وەشکردنی و پەنج لە پێشبێنی پێسەی دەسوو منێ ئێتر خەلەکەی و شانینێ وا پاکشکردێ و ئێمەچ بەرێت مێژۆ پەیدەگێ زەڕاتە بێ و یاوی بێ و گەرمێ بێ و گەرمە شامیش ماچمی بێنی و هیچ جۆرە چێ بێ وەدی بێنی و وەدیش پێسەیسە قیمەت نەکەرێنی ئەشێم بەرێ باشا کەرێنی بەردێنێ شای هەڵەبجە چانێ دێنێشە هەزارێ بە 10 تمەنی وەرە شێری شارێنی شاوە بە ڕەسق زمستانیما ئەینە ڕەسقما بێتە بە ئیراوە خوای ڕەسقیچما بێ و وەشیچما بێ و ڕۆحیچما ڕەحەت بێ و ئاوەختە هیچ گرفتاریەما نەبێ و بە زەراتە سوورێ و بە یاوی و بە هیچ جۆرە چیاژی وێن بێ وەریزە بەهاری و حکوومەتی مەما مەژیمێ دەنانەوە خانش پێنیەن مەژیمێ ئاوەختە جاما هەر ئیسراحەتمانیا هەرچێ ئیمکیناتە هەنما هەر ئیسراحەتمانیە
کە حاجینە هۆکارەکەش بەچیشی گێڵەوە چا سەردەمێ وەرزوو ئیگر ئیمکانیاتە نەبێن ئیگر وەشگوزەرانیە نەبێن بەڵام هەمیشە دڵ وەش بیان ئانەیچە کە ئینسان ڕوو تاوێرەگە هەمیشە لی مانیایی و مشقەتی و ناڕەحەتی نەبیان هەر وەڵا هەکە قەیمی ماواتەن دەچیمانیا من ێسەر و لەم ێستێریوە درێژ نێنە حتمما هۆکارەکەژانە نییە کەیسە خەڵکو و ئاروی بەڕاستی قەناعەتش نەمەنن یعنی کەس بە بەشە وێژ ڕازی نییە نەمەنن تەما ئەفرێ بێنێ قەناعەت نەمەنن ئەگەر ئینسانێک قەناعەت کەرو درو ما باقی مەگلۆقەکەشنێ کوچەیە گولە قەناعەت کەر بوو وەلی هەر قەناعەتەکە خاتە هەر قەناعەتەکە کاتبین هەر قەناعەتەکە گرچێش پۆ کریۆ ئالە وەلی ئیتە ئیسم مەکریۆ ئیسە کەس نەمەنن بەسەر کوڕەکەم ماچۆجۆ ماشینێت سێنێ وەرو دەچیم من کوڕایەوەم دێواتم باوەڕ بلمێ پێدل و مڵکی ئیسای چەرن گەران شاباح وە کوڕەکەی واتە بە یانە تەما بوو ژیانواتت بلمێ وا کەرمێنە تایەوی ماشینی ئینە من واتن بلمێ پێدل و مڵکەکەی ئەپێزن ئەبیێنتر قەناعەت هەربیێن قەناعەت هەر پەیگرچێ خاتە دەسەوەش بێ حاجیان مان نایمە قوربانەوەش بێ یاخوا لێوەی ئینشەڵا تەمەنەوە درێژ بۆ یا ڕەبی خێر بەدێ سەر و چەمام كمني ورثة أي هواري هوا كمني ورثة قرجم حي وداري وصير دميلاتا قرجم حي وداري وصير دميلاتا مەتی کافی جێ هەوار و هەورامانی و ئامنمی خزمەت و جەنابیتە ئامێنمی هەوارە خەنجیلانەکە و شمە کە ئینای دێبەنەن ئەگەر باسێوە ئەو سێماپەی کردی کە شمە بەچە تەریقەوە ئامێندی پێی هەواری وەکەی ئامێندی چه مەوسیمێنێ بەفرەیی کە کۆشتاکردن دەگانە و ڕۆ هەوار ئامێندی وەروەهاری لوێن میرە چاڵی لێ حیوان ما بێن گاوە ما بێنە هەسەرە ما بێنە مەی ما بێنی لوێنی میرەوە تا دوێ مانگی ئەچانە بین و شون دۆ مانگەرێ لو کنیان و ئامێن میهورین ئێهانە هۆڕی ئەواگەی مەدە دێت کۆچماکردن چاڵی لێن ئاوی وشکە بێنە ئامێن میهانە پوونێ سەرۆمانگێ ئەچاج بین میهانە پوونێج بینمی تا لۆ چی و کنیان و لۆ پێچیان و ئاوەختیەکەی جا ئامێنمی هەوارە لا ئاوچی و لا مڵک و چی بیزانی دێتر حیوان ما بێن کەشکی ما بێنی دۆ ما بێن دۆنی پۆسە دۆ ما بێن دانما خۆڵکی حەچکە ساما بوو بێ بەشمانەکردن نەجە سیراجێەوە نەجە دۆوە و نەجە کەریوێ حەچای خدای دابوو تە دانما بەگر کەسی پێسەنێ بێ هیچ مادان پێسەواتی بەزەڕ و مەڕوچی نەبیێن هەر بێ هیچ مادان هەر بێ تەماع مادان حتى ما بيبو حباسة بي إما يساج بيبو ما حد يساج بتماعين مباسة هنين ين باتي تشي برشو يا تشي بي أجا إما يساج شنة تارو نشابله دوم بحيج كسي نان بزر دبيتم بزر دبت عنيج بزر نينم حيج كسي حربيا ما تاجنا نم تا نشابه دون نشابه دانم بخور كي خيرني واتن خير إن شاء الله هر خواج بركات جوزونا بالتأكيد خير ومرضى صدقة وزينا هري نازالي وشيبات ميسي شخلمان ياري حتكس حتى مارياو بامزاني وبخياري وبكولكري وبهزجيز بتزرنا دان ما حيج كسي هر أباسا خيرا ندان ما حتى ما بيبو متي كافي أجا شمك أعمل دي هوار كمالي هەرمان و کار و ڕۆژانەی و هەرمانی دەتر واسمی ئیسە بە حکم ئانەی جەنابت پسە ئافرەتێەوە وە پسە ئانەی کە چەنی ئانێچکە یانە لاری و کردن زارڵەوەی کردن چاشتیت کردێنە مەسەڵ زارڵێ ما بێنی چەنی پیاکەیش هەرمانت کردێنەی
وەڵا دێتە یاردەی ئادی لبێنی سەر و کاری مەچنان چیما پەی بەردێنی و نانچیما حازرکردن پەیشا و ئاوەختی تاوا بوومە زارڵیما بێنی لبێنی شاچەنە نانچاشا وەشکەن پەی کاریگەر و چیوی و ئاوەختی یەکەی تامێنی مە نانچما حازرکردن و پاسە دێت هەپاسە بێن ئای ماپەی بەرێنی ئاوە چیە و دێتت هەر ئانی منەمتر چەنی ئانێکە دڵی مڵکی نەبێن دری مڕکینێ بەروبووم و مڵکی تا نیشتێن مێ هەڵیزە ماژەنێنێ حیوان ئامان و حیوان ما دۆشتن جمێن مێرە باتەن ما بلمێ پولانێ ئامێن مێ پیلانێ کشکە ماکەڕینێ ئاوەختی یەکەی کشکە ماکەڕینە و ئاوی مادارێنە و ئەگەر بیە بوو ترە چیویاوا بوو پەنە خیار و بانجانچی بەردن ماوە پێ و هەواری نەبیە بۆ پاسە حاڵی لێن مە گیوا مابڕنەوە یا هێزمی مابەڕینیوێ ئاوەخت گاز و چیوی چ نەبی زارڵێک ما بێنێ ئاوەختی یانە ناوای بێن و مسیبەت بێن و دێتە پێسەنیوات پێسەی سەی خۆرک هین نەبیێن سەواچی سە خۆرکوی سەی گچی ویسە وەشاری وەسیلە وەشە یانیت گەچکاریێنی یانیت سیمان کاریێنی یانیت مزایک فەرشێنی پێسە داوەختی مسیبەت هەر فرە بێ دەرەقەت و هیچی نێنی باوەڕکردی مەدی کافی جێ هەوارنێ چەنی ئانێکە مەسەن ڕۆنە زەحمەتێ فرە تاکیشتن مانیێندی شەویش نە لوێندی لایوترینی شەونشینی هەری وەڵا لوێنمی هەری لوێنمی دەی وەخت بێ لوێنمی پێسەنیوات وەختی بێن یا ڕەمەزان هەوارێنم مانیێنمی و هەڵاکەتی بێنمی تر نەتاوێنمی بنمی لای و وەختی بێن لوێنمی تا پارشە و نیشێنمی لا هەنگەری وێ چوو هەوارە ولانە هەڵبەتەنێ تا پارشە و پینەی زوو وەرماپۆرە نەگونونە و هایمانە بۆی وەرماپۆرە گوتی هایمانە يعني ڕەمەزانیشە هەر بەخدا قەسەم ئەری وەڵا ئەری بەخدا قەسەم ڕۆچێز بێنمی سەفەرە ڕۆچێ ماوارە نانمانە بێ بەقسێتە بەگەڵمێ نانمانە بێنێ دوای میگەلە چەندیژەنێوێ دوای میگەلێ حەمای چەنوینی کۆنانە حەمە عەزیز چەند حسنا ئامینی دوای میگەلە ماوی نانمانە بێنە و هەڵای سەعات نۆ ڕۆی بێنە و نانمانە بێ زارڵیت بێنی واتم حسنا با ڕۆچەکی ما وەرمی ماچ دەی وەرمێش وەڵا واتم دەی با وەرمێش یواشە لامی گەلە و ئامامی شۆت و چی مانیاری و دوامی ئێمە یەخاوە مابی یەخاوم بەرواتم بۆ با ڕۆچەکی ما وەرمی نان پەچمی ئی پیاچما واچی وەردی وم چەوە دنیانا ماچوو دەینانمانە بێ نان شاپەت دەی وەردیش قەیمە کرد ون جواب تامنێ و ڕوچەکی ڕوچەکیش واردمی پەنەی پیای نانەکە ماپەت تەنیا و پیاڵە چارماوە نانی چمانە وە تاوێرەگا چەند ما باقی نانی چمانە وەر حەپە پیاڵە ئاوەکێ و چایەکەی ڕوچەکی ما واردەمە حتما دمایی هەر گرتێنەتەوە بە قەزا گێتە ماوە هیچ پێ گێتەکەیشۆ گێتە ما ئەوەلی ماچی و ئان پێشەکتانی زۆر پێ باچەی پیا وەردێش وێ ماچوو چەوە دنیانا دەی نانمانە بێ گەرم بێ گەرم بێ وەردێش قەیمە کەڕ و نانمان یا زاڵی کورا ئیعانە بەڵتەریچنی عانە و تێشی هەر بەڵتەریچنی وەردێشی چنیا من وێ ماچوو چاپەنا وەختی ماچوو دەیهین نانمانە بێنە و زاڵی ئەوراشا بێ مەتی کافی زاڵی ئەوراشا بێ ئەگەر بەراورد دەکەرمێ بە وێردەی ساڵە وێرەکە ئێمە ئیسە خەڵک پاشەوە مێپەی هەواری کار و فەرمان و ناڕەحەتی و مشەقەت و عەزیەتەیە کە وەڵتەر کێشتن کورەناگیە پێسە کێشۆش نا ئەسڵەن هیچ کابرا هەفتێنێ ڕوێت سەعاتێ دوێ ساعتێ مێ کەرگێ مارا وەراش و مداوێت هیچ سەیرانگا دەبێن سەیرانگاری دێ تەنیا دە سێمانمی دەستەوەش بە یاخوا سەرەت وەش بوو ئێتر بێ بە قسەی عەرفەکەت پێی کرد یەواشێ هانە وڕێ ئێ پیاجم نامێراری مژماچوو ئێتر من بێنی زارڵەکێم بێنی و کناسڵێ بێنم ئێتر پێسەینیوە کناسڵەکێ ما بێنی و دوو کوڕ لە ما بێنی و ئاڕی مێشەچیگەیە ماچوو بلم دێ بە شەوەرەکەی کەنم دێ ئەچا نیشنامێشوەر و ئاشەوەری ئەپان ئەی پڕپێ و پەڕی ئاکاتە ئایبی پسە ئیسەی وشکە ساڵی نەبێ نا وشکە ساڵی نەبێ ئاوەختی یەواشە کۆنەوە دێفێ ئامێ ئەپیگەن و بێ قەزای شاکەریمایش کچێ ئەسک و چی گێتیمی و ما چای جاوات ما کوورە فەرماو دەگیان
حەچە کردەکە دواتم فەرماوتی یاواشێ ماچوو یوشا لالو ماچوو لالو گیان ماچوان ناژەنیتە گەرەکەتنێ ماچۆری چیم گەرەکەنیێنێ یوت چاگێڵالا ماچە بیا گێلانە ئەگەر گەرەکەش بێ نیەش بەر و درەوی بە ماچ نیەش بەر و درەوێ بێ گزانێتە پاسە گێڵن مێشەوە پاسەتر دەستەوەش بۆ وەشەویستامە یوتەرچا هەوارنشینە کە ئێ هەوارەکەشا گیان بە دەرجێ هەوار و بەنەنی ئێ ساڵانێ ملا گەناوێ جا شعرێوەجە نەماچوو ئاناگەلاوی زیا گەناوێ خەریکا یاری وێشا پێچاوە بە وەشحاڵیەوە نامی خزمەت و کاک محەمەدینە کاکیان وەشحاڵی خزمەت و جەنابێوەی بیشەڵاتشی بای پێلێ بەراوەکەما و فرە وەشحاڵت کردیمی بێوەی بیدی مایمە بەڕاستی سلامت بیشەڵا کاک محەمەدیان گەرەکمانێ باسێ سەر و هەوارنشینی کەرمی هەوار جەهوارەکە و هەورامانینێ ئەگەر سەرەتا هەر بێمە باس سەر و هەواری کەرمی هەوار یعنی چێش خەڵک چی ئامان پێ هەواری وەڵاوەر و بێنەکاناتی ئادەگایەمە شارە نەفەرش چەنە نەمەنن ئاویش نەبیێنێ و بازن زیندگیەکە ئینە بەندەنا زیندگیشا پێوە بێن میساڵ هەمشی بەسا پێ پێدا بێن گڕبێش و کرامەشین بدا ئاوەختی ئاویش نەبێن ئامێنی لای باخیشا حیوان شابێن و حیوانداری شاکردن و زیندگی شاکردن ئیسە زیندگیەکە سەهل بیان ئەلانێ مە چی وەختن باخمان نزیکواتم بە کڵفەتەکەی ما بلمی دەڕوە گەرمە ماچۆ ملیکۆ ئیسە ئاوەختی زیندگیەکە پێوە بیان حیوان شابێن گاوە شابێنێ هێزم نەبیێن هەورامان کەشۆر هێزم شاردن چای شاپەنەکەن نان شاپەنە پەتەن بەردەنی چاوە پەیدەگێ پێوە گرش وەسیلە وەڵاخی بێن کۆڵی هەسەری بەشەری ئیسە زیندگیەکە سەهل بێن و کەس نمێ پێوە یانی تامی واشنی بەجۆی جۆرەکان سەرچەمە و سەرچاوە و بژیوی خەڵکی لێ هەوارەکانە وە درێ مەڵکەکانە وە گەرمیانەکە کەس نەژیوان ئیسە دەگا هەورامانی یا دەگایە ئێمە سلێنەوە بڵبەر ئیمکانات هەن ئەپێوە ژیوێنی گاز نەبیێن برق نەبیێن ئاوی نەبیێنێ وەسیلێ نەبیێن چانەبا ئیسە وەسیلەکە سازیانتە مەلا یادی ئەچینی بەندەنی ئەچینە مەسەرەن بۆشتەری منتێقان ئەمێنی هەروێ لا زیندەکەی شاچای گۆلێ خیال و چا گۆلێ پیازی چه زیندەکەی شاکەیان هەورامیانە زیندگی ئیسە بێ شارەتە هەورامان ئێمە جەشاری سەرف فرەتەرە کولەنش سەرف کونندەن نەگاوە شاسێنە نە حیوان منن ئی بەندەنی ڕەنگە دوی یاناگەری یاناوێتەوارە بیسەری حیوان شابوو ئێمە پەنجای یانێنمی ماچاش گەناوە بەشی ئێمە چوار پامانە نەگاوە نەبزە نە هیچ زیندێکەکە ئاوەختی پاسە چرخیان هەرکەس گاوەش نەبیێ ڕگشپەرە نەگنی ماسش بێ دۆژ بێ دۆی نەگەری شەلەمی نەگەری تفاق و زمسانی وزێ تفاقەکە سنەتیەوە بێ ئیسە تفاقەکە ئاوەختی کەسمە وەروش چیوەکە فەرقشکردن لەوانی یاگێتە کڵفەت کۆزان دری ئیسراحەتی محەممەد گیان ئێمە هەر ئەجە نوێنە و سلێن و بەڵبەر و ئینە بەیمەوە هەورامان و سەر و پیری و چێوە مەسەرن کەماڵا و ڕۆوەری و وەیسیا و ئینە گرت پێیوێشە ساحیب هەواری بی کولەن هەوارش بێ یعنی ئی دەگەچە هەر هەورامانی کولەن هەورامانی زیندگی شاها سلێنانە هەوار شاها بەڵێ چوو کۆساڵانە هیچ وەروێ بەهاری لوێنی ور بە فرێ بیاوەتی پۆژنێنەشا تا ئاڵپێشا کەنینی و ئاڵپشا جەبوو جۆر کردن جامێنێ ناسلێنێ ئیەسی چۆ دەرەویانە وەر بەوارێ نەلێنیوێ ئەچێ وەر بەوارێنم لێ هەوارارێ هەم زیندگیکەش پێ منە ئاوی نەبیێنە بلەوە گرمیان بیێن وەسیلە نەبیێن ئیسەتر چیوەکە سازیان و ئا زیندگی چە نەمەنن نە حیوان هیچ ئێتر ئەیکای محەممەد ژیان چەنین بێن لێ هەوارەکان ژیان ساهل بێن ئینە نەبیێن ئێمە پیان نەبیێن پشت دەتمەنی زەڕژ بوو ژیان فرە سادە و سەهل بێ فرە هەرێ نەڤێرەگا چی وێ بێ وارێ سابەلوێەوە کاریگەری کەس کاریگەر بێ کاریگەری وێرەگا دەستچی
ژیان فرس عرضم کردی دوینە و شەلەمینە و وڵۆشە گەرمێ گرینێنی و اینە گواردەی شابێن پایزێت زەراتەکەێن مێمە زەراتی ئەورامیانە بێنە خۆ ڕەنگا دیێت تەغارێ زەراتەش بێن و پاژنە کچە گەرمی پێیا کەێت کە شتێکەڵ تاوەهاریایە جاوەریوتری فرخ سهل يعني واسمي يسهلشي إمكانات في روح تنكره يعني واسمي هوراميكي هميشه خود كافيه بيني خود كافيه بيني هنا بالا هميشه يعني آتشي ويشا برا أرديني كويشا روجانا استفادة شاجنا كردين إنسان كيش باشكوت شاكردن واردن شاور يما إيران نبيان وسيلو إيراني ما نبيان إيران دخلت ما نكردن والله يما تبلي تا درو مرة تا العراق هنقول ما بين ورتين سيفي ما بين وبيازي ما بين قنو شاو وسيلة ما شاردن خليج قرميج اتر باقيش خود كفا بيان خلاص شوش کردن سخران کش وش کردن لباسی جنانش حلاوه بین وش کردن زودتر شاید مای پیدا بی این هورامانه خود کفا بین بغیر پی قنوچای و بعضی چیوال برمی عراق آردن ما هیچه کلو مریوان ما نیین حالا کنن غیر ما متفقیه دحین نبود مریوان مگه چی آخره تدارکات مادری و ما نبیان وزينو يعني واسمي قد بيداوسي كاو جياني هالشي قد كلنا هرامان نبين كلنا بشي فرج بين غيره أنا في بيني ورج جتني وجه بيني ورج جتني بس إنساني شوني جيني بين أنت عاوسي اللي وماني بيني مشكو تفيو كشميشي جهنقولا كذا جهنقولا كشميش شاجتنو أنت ما بتشو ما بين بين ما ورثة في العراق أغلبش مريو دو تشش واجبين پیدوی دیرینی شو چانه دینی بالا فی په وانکو سرکی شکارش کرده و اپاسه تریم زندگی عادی محلی بیه ساده راحت وش كاي محمد قرن أنا بي آسر دمشني أنا كجيان سخت بيان والله ضل وش بيان زيان سخت نبيان أول شو قلت لك وش بيان سخت نبيان عزم كذي 15 سال شبش نكايم كانوا رون نوشر وطن نبيان أمانة ولا جواز بدل شيء أمانة يصير يا جوشي يا جفين كحالي مياتشة يصير نطلع تكتنا هيك يا جيس راحتنا أنا جنبرا ما طاقت من بياماني وفلا لا توفيق زندگی ضروري بيه كاي محمد بدرجة بنني إما كمالي هواري ما هني إيش في أو سري حتى مثلا ملوه جالاني أشيو مثلا حتى عملوه بشلو تختي ثاني و إنشاء أجر أما جوا كريبي هوارا نعم شاتشي شاتشني مثلا يعني شا هوارو بنني أنا يوم ما شاش تلي قهوة يعني يوش إني ما شاش زهورو يلي هوارش أنا إيش ما شاش من دمارفاو شات رازو هوارو ويسيا ما شاش بروا ملو لا هوارو كمالين ما شاش دولار شات رازو ما شاش جناوة هوارو كويمن شان ميوه إلى يوترشن ما شاش جشاني ملو دي مهوارو بيروسينش ما شاش ملوش رو پازگاه کرده پی اودیلی هر هورامان دیو وای ترشنی هانه مفرا و هانه جبر این هواری هورامانی اچه چو سر پیری حساریه کاو سوری سر پیری جاکا پالا هولی نه این هواری شاه كاي محمد إسجا هواري هر خلق شاپي ملو کم نه والله ما جلای این منه ولی باقی کوم سر پیری نه تمامیان سر پیری پیاده روا ماشینش نیاو حيوان شان ثنائي ملا يعني سواء اسمي باسش سر امان اگر هر هواري ماشين نلو نا يتر بچولي منو شو خلقات اخذ وانا اوسي جمرن بقولي بلو حسري و بلو زنبارو بلو عوضارو في زميلي في زندگي كش باور به هوارا كش باور به حيوان كش بريوا قاوه كش بيسملو هواري سلبيتي ممنوع يبيني مشوار 5 ساعات بياده رواهن 6 ساعات ببياي كسملو ثم قلت تصادفا بهاري نبلاقي الله في هالشوشي سريع بلا نا كسملو آي قبري ولي نما يشي بندنا مني آنو من شطري آواشن جادش بوشا جادش نزيكا كان محمد جان دس شمو وجبو روش حالي من خدمة الجنابي شو كان خير بيدي دس شمو وجبو خير ممنون يا اخوابي ان شاء الله ما شو قلبي زيان قناوة خليك يا ريم شافي شاوة فايز امانو باكوش كراوة
یکی تاقا گیرو تا سردی پایی کرد ماوده و کوشک یادی وەشەویسا بەرنامەکەیمە یوتەر جوانیەکە و هەوار و هەوارەکە و هەورامانی بابەت و هەڵیز ژەناین حیوانداری هەر پاسێ کەرەکەردەی مازنیای کەشک دروستکردەی کە ئینەی گەرجە بەروبووم و حیوانینە دروستێ بە مەتی کافێ ئەگەر هەر دەمی هەڵیز ژەنایەکەی و باس و ئی هەڵیزێ ما پەیکەری ینی هەڵیز وەشکردە یا باس و شۆتەکەی چەنیش منیەی چەنیش ماریوە چەنیش ماری دوشمیش و مارمی و مازمیشرە و منیێمیش گاز بۆ ئاویر بۆ سەر ئاویری بە داخماکردن و نیانما بێرەینە نیانما وێرەگانن دۆشتە نیانما و سەبا هۆری سێنوێ سبحێزوو هەڵیزێ ماکردینە پۆرە و ژەنێنەما و دووە ماهۆر ئاردن و کردنما چییە بێنە سیراجێ ما گێتێنە کردینەما تۆرەقڕەرێ تۆرەقڕە تا بێنە یەری چوا ژەمەنین کردێنەما پەڕ و نانەشانێ نییە نەماوێ کەرەکێت منیێش نەها نییە نەمانە هەوەر تا سەبا واوێ سەبانە ژەنێ ئانی مامەکی شانێنێ پینێ گولە نەبوو واوێ هەنکی ئارما هورگێتێنەوێ هەنکی هێزی مامەکی شانێنکی ئارما هورگێتێنەوێ ئەپاسە بێن تا زەمانێ کەریچ یاوێنێ هوری سێنمی ڕوانە چما تاونانۆ ئەترەگەریۆ بیە بورەت ئەگەر نەبیە بۆ چێتر بەردێنە مارا دەگا ئیسراحەت تاونێ نەماوە و کردینەمانە هەوەڕ ئایچ مەر مشتری بیە بجا تاونێ بوو ماوێ ئێتە پاسە برە تێنەما دێنەما پانە قەن و برێنج و ڕوەن و پاسە دێنەما چیوەچانی زەمانەی مەتی کافی ئیسێ بە جۆرە جۆرەکە پێسە ئەوسەی هەڵیزێ پوسینە نەمەنە کەمتەرین یاوەچ و هەر گرە هەر نەمانێ بوو ئیسێ منینی بە جۆرە جۆرەکە ئیسە کارەبایی هەنێ مەسەلەن فافۆنە هەنێ مەسەن ئەچی بابەتەیە تام و ئا دۆ کەرە و ماس و ئانیشا چەوی نەتامش وەشتارەیە ئەچی پوسینانێ پوسینی عادینی ئێتەمەزان لە زەتەوای ناچێت تەم پوسینی ڕچی یاگێتەن نیە ئی هەر پرسە هەڵیزە پوسینی هەجە حیوانەکە بێش دروست کرد ئەریێ حیوان تانێ حیوانێ هین چاخ سرە بڕا پۆسەکەش ئادەن میپەنە هوری سێن میونیان مارێ تام وەکیش کنیێنیوی من بۆم وەشم کردینیم وەکیش کنیێنی وەوری سێن ئاوسێنم دلی و هاردی تر هارین فیسنێنی وسینم چەنومەکە وسێنم دلی و هەراڵاوی یەری هەراڵاوی بسێنە هەراڵاوی و چل شەوێش پۆشیان هوری سێ ناهور لێنمی جەوتما ئاردن جەوت و بەلوو ئەپاسێ ئاردنما هوری سێن مشتێنی ماوە و موچی وش بێ بوو لاما بەردن تر بەین یعنی چ نەکاتش گەرە کاتە ئەی هەڵیزی ئیدە دروست ملو دوێ مانگێ جاوەشە کردووە هەڵیزی بڵێ ئاوەختیەکەی موچیوەکەش لابەری پینە کەرێ نەگێر و وێزانی ئینە دلەکێ ئینە هەنوو دلەکێ شاری هەنوو جبەرەکەش ملو نادلێ زانی عکس بۆی ئەرێ ئەرێ بە عسکش مشو کەریوەی ئینە هەنکاو دلێن هەنوو گۆشتەکەی رامانۆ جبەر بڵێ هەنوو مووەکاشی نادلێنێ ئەی ئی چێوێ مەسەرەن ئی سێپا ئینە چێشش نامێ ئینەواچمی هەڵیزەکەی جە چیشی پێگمێ ئینە مەسەرەن چێشە ئەی بەنەکەریش پۆرە مەسەرە ئی دووە دەسێکە پیشەوازە تۆ ژەنیش و شاوە دەیتە گیرە بۆ ژنیۆنێ ئینە چێ شاپەنە ماچە ئینە دە سەڵ قوتێنی ئانە نێرە ژنا پێسەنی مات ئانە دەی وەری سەنانیش بن و هەریزێنی ئەپاسەتر ئانینی مەتی کافیە دمانەی کە مەسەلەن ئی هەڵیزی کە ژنیۆ ئی مەسەلەن دۆ و کەرێ و کەشکوچەوە کە دمایی دروست کردی شمە چەنیش ساخکەرێن دێوێ چەنی مەسەرە یاونین دێش بازار ئەگەر مەسەرە کەسێ قەست و ئانێش بێ کە ورە تێش بازارکەنەوە یو ئایا لا ئێمە بەرین نەلین بازارش نەبین و بازاری نەبی بە فەرواز برێوە پێسەشمە ئێ واچی یاکی دووە کەشکیم دەیدی یا ئان نەکەریم دەیدی ئەپاسەبی ئەنای من بازارچی نەبی پێگا تا بارێکێنمی خەریکبی تۆقمی ئاوی نەبی کۆگێ دەشتە نەبینی ژێنمی کۆگایەکە ئاوی وەرینمی وێرەگا ئێنمی وە پەیبەنەنی ڕوێ دوی کەڕەتی لوێنمی دەگاو ئێنمێ بەنەن هەربەنەی کەرینمی لۆ بەرینمی ئێمە بە هەسەری دوێنمی ئا دەگا هەورامانی ئیسە
ئاوەدانی چەنن چۆڵە بێ ئێن مێراوە ئەپی باخاو دەشتێرە دوێنمێ کۆگێنە ئاوی وەرێنمێ ئاوی بە کونە ئاوی ئارێنێ لوێنێ هانە و دەگێ ژەنی لوێنێ ئاوی ئارێنێ ئێمە لوێنمێ ئاوی وەرێنمێ چاگێ ئیتیفاقە نەبێ ئاویش نەبێ هەورامانی لولێ کێشیش نەبێ کاک تۆفیقیانی ئی شار و هەورامانی کە ئیسە ماچاشمەنە ئیسە ماچاشمەنە شار و هەورامانی ینی یەک پارچە ئی گرد و خەڵکو دەگێ ئی پێی هەوارەکە کەس دەگانە نەمەنی هیچ کەس نەمەنی هیچ کەس پیرەژەنی نەمەنێ دەگا چۆڵە بێ ئاوەیانیش نەبێتەنە تا بارێ لۆڕێکینی خەریک بێ زێڕەکەری گێڕی وێ گێڵێن مێوێ ئێنمێ پەیبەنەنی ئی هەوارێ شێرە دەرە بێ و دەرەویان بێ و ملە مالفا بێ و هانە و هۆڕێ بێ و چلو گاوا بێ ئتر وێرەگانێ کابرا گەل وەڵاخش پەی کەرێنێ لۆ بەرێنێ پەی دەگێ ئتر دەگا چۆڵە بێ ئاوەیانیش نەبێتەنە تێسە ئیسەی بۆ بە شار و ئیسە هامنە ئاها ئی هەواری گر چۆڵێن ئاوەیانیشان نییە ئاوەختی دەگا ئێندە چۆڵە بێ نگابانێ گێرێنی پەی ئینەی خەڵک دزی نەکەڕ و دەگانێ یانێ نەماڕۆ نەلۆ دزی کەرۆ نگابانش پەی گێرێنی دەگا هەورامانی کاک تۆفیق ئەپا فەرمایشتا و جەنابیتە یعنی ژیان دلێ هەوارەکە و هەورامانینێ دلێ هەوار و بەنەنینێ پسە ئیسەی نەبیەن لەگەڵ مڵکێش بوو کەوێڵێش بوو کە پرێوەش بوو ئیسە خەڵک پسە سەیرانگەوە بەکارژمار و شەنەوە ڕوو ملۆی کاتە سەرچاو بژێویش دلێ هەوارەکانە بیان ئیسە سابێ مێنی ئی خەڵکو دەگا هەوڕامانی سابێ مێ وێرەگا ملۆوە ئەتر ئی بەنەنە چۆڵە چۆر ئیسە ئێمە هەنمی ئاد یانێ شەوێنە ئینایمی پێوە ئەتر ئی بەنەنە چۆڵە هیچ کەس نییە چێ گرم لاراوە دەگا هەوڕامانی ئاوەختی پاسە نەبی ئەی کاک تۆفیق ئەگە بەراوردێکەری بەسە ئیسەی ئا سەردەمە ژیان چەنینی بێت لێ هەوارەکانەی مەسەرەن محبەت و خەڵکی چەنین بێ ڕەحمی هات و چۆکە خەڵک ئال بێ خەڵک وێرەگا یانە و ئێمە و من ئێنی لاو تۆ ئێنی لاو من و مەخلوق ئال بێ ئاوەختەکەی زەماونی نەکەرینی حتا پاییزامێ پاییزامێ ویس هەسەری 25 سەری چی بەنە نەبینی تو زەماون نەکەینی پێ کوڕیت ئا 25 هەسەرە لوێنی پاسار و دەرەویانی شەوی لوێنی هێزمی کەرێنی وێ هێزمەکە ئاری نێ ئەوێ خەڵک کۆمەک و کابرای کەری زەماون نەکەری جا ئاوەختی خوا ئەفۆش کەر و هۆڕپڕای بێ و پیاتیانی نێرە دەشتە حتا کەڵ خۆسراوە ئاخا مەخلوق چڕێنی پێسەیسەی نەبی مام و نەعمەتم بێ ئیبلە بێ ئاوەختی سەرکێشی کەرینی گۆرانی واچی بینی گۆرانی واچێنی و زەماون نەکەرین و حیوان سرە بڕێنی حتا ڕوو بێوە ئارۆ پاوەی وەبەرێنێ تا سەبا وێرەگا زەماون نەبی هۆڵپڕای بێ و زەماون نەبێ و گۆرانی واتەی بێ ئیسەی ناپاڵیانەکەیت نەکنەچوو کابرای ماچوو بەردەشە کاک تۆفیق ئا زەماون و ژەن خوازی و قەومایەتی جەڕاو ژەنێوەیە جەهەوارەکەش نەکردی یا ئینە ورژگەێنی پێ پاییزی و تاگر کەس دیسان جەمبیەوە و لێت لێ دەگایەکانە دروی دەگێنە حیچ کە زەماون نەکەری پاییز ئەچوی دوێرە هەوارە زەماونی کەرێنی هەسەری لوێنێرە پاسار و دەرەویانی هەر پاسە هیزمی ئارێنی پێی کابرای هەسەرێەوە و هەربەنێەوە ویەیەک واتریش فەنەیەک نەفەرێ دوی نەفەر لوێنی چەند هەسەرێ بارە هێزمی ئارێنی ئاوەختیەکەی 25 سەری چی بەنە نەبینی 25 باری هێزمی ئارێنی پێی ئاساعک زەماونی هەر پاسە کۆمەکەرێنی زەماونی کەرێنی وەلی ئیسێ توک ئاخر زەمانە نە ڕەحم مەنن نە پیاگەری مەنن نە پیاوەتی نەمەنن
ئیسا خەریکە زیارە تەڵان بوو قەبرکردنەی کراها ڕاست کاک تۆفێق شمە بەدەرچی هەوار و بەنەنی کۆمەڵێتەر هەواری دەگایەکای تەری ئینێ چەنی ئایشاشمە هامسێندی ئینای دێ پێوێ پێسە دەرەویانی پێسە دەرەویانی پێسە کەلجی و شێرە دەرەی شمە بین تا چەنین بینە مەسەری مڵک و ماڵ و مەسەرەن لە وەرگا و قینی تاگەڵی تێکەڵی بێنمی گر کەس ئامێنمی ئی هەوارە شوانە گێرینی پەیگەلەی ئینە حیوان فرەبی دماینش بێسەر و ئوهان ئەنە هانەن هۆپەوە دماینش ئەچێبی وەڵینش بێسەر و هانێ گاوگەل بی و شوانە بی و شوانە و گاوگەلی بی و شوانە و گەلەی بی و خەڵک ئینتیفاقش وەش بێ پێوە بێ واترش ئەبە وەهابی بێ ئیجازە و ئای خەڵک هیچ نەکەری ئینتیفاقش وەش بێ ئیسا ئانە نەمەنە ئیسە گەورە وردی نەمەنن کاکە گیان بەخوا ئینە چەڕ گولاری ئینە چەڕ گولاری حتا خیار ماواتی خەریکە با بۆ فرزەنی جەگیر بوو خی گەۆ ڕەحماپەنەکەەوە ئیشەڵا ڕەحم کە دەور و زەمان و زروفێ ئازەمانە بێسەمیمیەت و قەومایەتی ئی وەزی تۆ شاوێ ئی وەزی تۆ وینیشاها ئەپاسە ئێنیوە لهۆنیی پاییزی ئێنی ئەچێ زەردێنی بە کابرا وەزش بێنی واچە وەزەکەت نایە کەسی دەشامن ئێمە بارە وەز کەرێنمی بەرێن مێرە تەوێڵێ ئەپا سەڵوە کاوە هۆر بەرێن مێرە تەوێڵێ لوێن مێرە نوێن پیاوە بێ وەزی فرێژ بێنی تجار بێ واچنش حاج و ئەلفەتاح ئەچانە وەزی لوێن مێرەوە ویسە سەری مابەرێنی هەسەرێ 15,000 وەزی کردن میبارش 1000 تمەنی 15 تمەنی مادێنی تارە تەوێڵ ئیسە 50,000 وێ دەزارڵێوە گەرەکشنیە 50,000 60,000 نزیک آخر زمانە ڕەحم نەمەنن پیاگەری نەمەنن دیانەت نەمەنن خی گەورە ئاسانش کەر و ئیشەڵا یاخۆش بۆ عزیەت مادای جەکاتی ماگێتی ڕەحما پەرەوەی بیشەڵا لە شۆ ساغ بوو یاخوا ڕەحم کەر و یاخۆ چا هەرمان و پیشاکە بەردەوام ئیسەیج هەورامانەنێ هەن و بەتایبەت ئیسەیج لێ هەوارەکانێ بەردەوام ژەنی هەورامانی خەریکی ئامێنیکە ئایج نانکردەی کە نانی هەورامی ئامێن میۆجێ خزمەت و یۆجێ هەوارنشینەکە کە ئیسە مەشغوڵ و نانکردەینێ پی بەیانە زووە خات شێدا ئەسلامەوە نەبوو خاسەنی شکر خەریک و چیشینی چێشکەری خەریک و نانپەتەی و باغداری و کەشاوەرزی و زەحمەت و جیهاتی ئەگەر ئیسێ بە حکومانی کە نان کەری باسێ نانەکەی ماپێکەری وەڵا بەیانی زوور مزمێن و هەمیرەکەی شلمێنە و دەستکەرمێ نانپەتەی و دوان نانپەتەکەی حیوانمان حیوانەکەی دۆشمێن و گاوی دۆشمێن و هەڵی زەژەنمێنە و کەشکی کەرمی و کەری کەرمی و ئیتر یادەی پێیان بدەم پێیەکە مامنەمی هەرمانەکەمی دلی باخینە و ئیتر وەڵا ژنەوەیگەی فرە زەحمەت کێشانە زەحمەتی فرە کێشۆنێ یعنی شان بەشان و پیای بەردەوامی نایدی هەرمانە یاردەی شانەمی هەرمانی کەرمی یاردەی پیامەمی ویان نان چای حازر کەرمی نان پەچمی هەڵی زەژەنمی کەشکی کەرمی کەری کەرمی کەشکەکە ورەشمی کەری ورەشمی دوورەشمی ماز ورەشمی ئەی ژیان و هەواری چەنینە ئەگەر واشمی بەراوە دێشکەری بە ژیان و لادەگە یا بە ژیان و شاری ئارۆنێ وەڵا وەشە ژیان هەواری بەڵام تن و شارتەی خۆ فەرقشن شاری وزیاتی حتمما ژیان و هەواری سەختەرا بەڵام بە چێشتەرا و تامژ بەڵام دێ وەشیتا وەشا وەڵا خراب نییان و هەواری تو چەند ڕێ جارێ نانکەری
والله حفتي سفري دوي سفري بوقتها وقت انت الميناني سالميناني وين ناني تفتشمينو يعني بپاو مێمانی کەواتمی ئەگەر مێمانەوە بۆ مەسەنی زووتر پەچمێنە ئەگە مێمانیچما کەمتر بوو دێرتر پەچمێنەوە منان پەچ بەیان تاتێکین پێی ویچماوە ڕۆژ ئەگەواتمی بە ژمارە یعنی چ نانێ پەچی واشمی بەش و ئەگە تایی بەش و هەفتەیە کەراپێ ئانێکە هەر عیلەکە بێتەوە و بەدەر چانێک ئەگە مێمان تاگرن و ئیساتی وەڵا بچێنان پەتەی ماکەم بێن و زوو چێگە نانەوە نەبێنەوە ئێتر وەڵا وەختی چانە بێن 150 نانین پەتێنی ساعە شوبیانی تەمامیانە زووریستێنایی وەڵا ئیتر بەدەر چانی بێنی لا گاو و گۆرەکەی و دەیتراوتی ئاگیانێک بێنە من فرەنە لێنا لا گاو و گۆڕی وەتی ساتی وەڵا بچوو گەوڕێ و گاوی و باخی هەواری گچ ئەری وەڵا ئەی ئەگەر باسێ هەر بەعامجە مەسەڵەن خێزان و هەورامانی ژنە و هەورامانی کەرمی وەڵا ژنە و هەورامانی پرە زەحمەت کێشن کڵاشی کەرانە بەخوا پێجگانە سەر باغداری کە شاوەرزی نیشمەوەیانەی کڵاشی کەرانێ کۆمەک و پیاکەرانە حەچی چیوە هەچیە کاری هەنی کەرا ژنە و هەورامانی پرە زەحمەت کێشانەی کڵاوی چنانەی کڵاشی چنانەی نان پەچانە هەڵی زە ژەنانەی ئیتر ئانە چی واچی ژنە و هەورامانی کە ڕۆژ بەخوا ئیسێ واشمی هەوارنێ بەدەرجێ ئانەیە کە تۆ هەرمانە یانە ئاریشکەینەوە مەسەرەن زاڵێ و یانە و چاشتی و ئینیشا خەلە و ئی بابەتێشتا هەنێ مەسەرەن باغداری و مەسەرەن هەر دەرزەلۆ نەکێشتە بۆ قەیمەگەڕ دەرزەلۆمانە بێن بەڵام یاڕێ تاتەیم دانم شەنی براڵام دوێنە یادێشا بەخوا ئاڵفم شەنی پێتێنی ئاڵفم شەنی کەندێنی مانگوێ وەمبی واچین پەنەتۆ پیسەنی ئامیانەی دەسڵ یاوە چیە وازە تەمامیش عفوشکەر یاخوا لەش توش ساغ یاخوا دەسەوەش بوو تەمەندرێژە بی شەڵا لەش ساغە بی یاخوا شەیەخان ئەگەر باسێ ئی نانی ما پێکەری نانی هەورامی ئەگەر چەنی نان و بازاڕی چەنی نان و نانەوەی جیاوازی شێشە وەڵا نان وەما ئالا تا نان و نانەوەی نان و نانەوەی مەزانی چێشە بەڵام کەمیستە میستە هەردەکاوی چین و ئالعالێ شیریش و پختە تەرا وەڵا دەیت نان و نانەوەی ئەی واردەی شەنینە یعنی نان و وێما وەشتەرا تا نان و نانەوەی وەشتەر وری و وەشتەر ژاوی و وەڵا نان و نانەوەی بزان و وایچ وەش ژاوی و پێی پیرروچی و مەتا ئاوەشتەرا کەمێک چەکانان و وێما واسن نانی وێما پیرۆکتەرە یعنی ئەگەر ئەوەتە ئاردەکەیش فەرقژەن یعنی یاردی چاکچەی ئینتەرینی سەقشانە یاری سفری ماهانی یاردی چینی جەنینی عاتەرین یعنی بەڵام مادی سفری عاتەرینی وەڵا خەریکە یاری میشە پێچاوە پاییز ئەمانەوە با کوچکەراوە وەشەویسا بەرنامەکەیما ئیجاریچە دلی هەوارەکە و بەنەنینێ پی ئەندازە ئامای مێ کۆتایی بەرنامەکەیتا دلێ کۆمەڵێ خەڵکی زەحمەتکیشینێ کۆمەڵێ خەڵێک کە بەڕاستی بە ناڕەحەتی ژیوا ئەچێنێ بەڵام ژیان لاشاوە وەشەویسە دڵشا پاکە قەناعەت کەرا پاچێوە یەکە هەنشە بەڕاستی چێنە و چی یاگەنێ ئێمە بەڕاستی لەزەت مابەر چی خەڵکەیە چی محبەت و وەشەویستەیە کە دلێ ئی خەڵکینە هەن چی دلێ هەوارانێ بەڕاستی ژیان گێڵەوە پەی 30 ساڵا چێوەڵتەری پی ئەندازەیە ئێمە ئامای مێ کۆتایی ئەڵقە و ئیجارە و بەرنامە و هەوار و هەورامانی تا ئەڵقێوەتەر و بەرنمەکەیتە گریاگێتە بەخوای گەورەی مسپارمی هەمیشە لەش ساغێ و جێوەشی و کامەرانی نەبیدی خوا تا چەنی یەکی تاقە گیرۆ تا سەردی پایی و کوردە ماڵێەوە کوشەکە یادی و